دكتور جان پرسیارەکەم ئەوە بوو کە بۆچی فەرق لە بینی بڵێ مەکتەبێکی ئەهلیە لەگەڵ مەکتەبێکی حکومیە باشە خۆ عینەن مەنهەجیانە بێ لانە عینەن شادەشیانە بێ عینەن مامۆستاشیانە بێت باشە ئەم مامۆستای دەرس بە حکومێکاڵێتەوەوانە لانە دوای دەرس بە ئەهلیەکەش بڵێتەوە بەس بابەتەکەکەوێتەوە سەر تەلەبەکە بۆچی ئەوە چووە بە ژوەیەکە ئاڵێ من هاتووم بە پارە خوێنم ئەگەرم ساڵ دەرنەچم دووبارە بێ پارەکە بمەوانێ ئەو ینی لانێ ماڵە بێ لانە یان کەسێ بێت کە ئەوەی کردووە بتە مێشکیوانە بڵێ لانێت تۆ ئەگەرم ساڵ نەمێنیتوانە لانە بڵێ بتکەمە مەکتەبێکی تر یانە بەم ساڵ بیبڕی بە ساڵێت تێ بیبڕی ئەم مەنهەجەی ئێرە باشترە تێگەی بۆچی تەلەبەکەوا فێرکراوە لەلایەنێکی تریشەوانێ بڵێ مامۆستاکانیش تقریبان دەورە بینێت باشە بەس کەوتوە تۆسە تەلەبەکە ڕاست کاک بۆتان تەبەن و بابەتە قسە زۆر هەڵەگر بوو معلوماتی جەنابتان و بینەریش ئەزانێت مەسەلی ئەهلی و حکومی تقریبا ئەتوانین بڵێن ئێستا وەکو جیهان لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە ئەوە ئازایەتی حکومەتە کە ئەو جیاوازیە کەم کاتەوە ئەوە ئازایەتی حکومەتە و کە تەمەنا دەکەین لێرەوە وای لێ بێت خان مەکتەبە حکومیەکان و پۆلە حکومیەکان و ژینگە حکومیەکان ئەوەنە خۆش بێت و ئەوەنە چاک بێت و ئەوەنە بەقوت بێ و ئەوەنە بەهێز بێ وای لێ بێ هیچ کەسێک بەڕاستی پێویستی بەوەنە بێ بچێت بۆ مەکتەبالەکان ئەمە یەکەم دووەم بەداخەوە زۆر جار کە موچەی و موچەکەمی و لەگەڵ ڕێزمە درەنگدانی موچەیە بە مامۆستاکان مەکتەبە حکومیەکان جاری وایە کەم کوڕی و کەم تەرخەمی تێدەکەوی و بایکۆتی تێکەوی و سارد بوونەوەی تێدەکەوی و سەرەکەی لە مەکتەبێکی حکومی مێشێ میوانی نییە دەوامی خۆی دەکات و بەڵام لەو لاشەوە مەکتەبێکی تر مامۆستاکان زۆربەی بۆ نمونە مەسەلەن بە عەقدەکەشە لە من پارەم وەرنەگرتووە لە مانگ یەکەوە من پارەم وەرنەگرتووە سێ مانگە من پارەم وەرنەگرتووە کەواتە زۆر جار بەداخەوە ئەو جیاوازیانە حکومەت دروستیەکە وەزارەت دروستیەکە کەسە باڵەکان دروستیەکە پارە بەدەستەکان دروستیەکان مۆر بەدەستەکان دروستیەکەن من و تۆی مامۆستا دروستی ناکات مامۆستاگەر من و تۆ حەزەکەین سەرچاوەیەکی بژێوی گونجاوی بان هەبێ و مەزبوطە و یعنی ئەسڵەن زۆربەی خەڵک حەزەکان لە ناو حکومەتە بەچی پێویستەکە لە ئەهلیە بێ بە دڵنیاوی هیچ کەسێ حەز ناکات لە ئیشێکی ئەهلیە بێ بەڵام ئەم جیاوازیە و ئەم فەرق و زۆرە ئەوە بەڕاستی حکومەت دروستی کرد ئیشی دا بەوەی کە زۆر جار هەندێک تاجر و هەندێک دەوڵەمەند و هەندێک کەسی تێکەوت کە ناشڵێن بۆ نمونە دیوی باشی نییە زۆر جار هەندێک شوێنی ئەهلی هەیە بەڕاستی ئەتوانین بڵێن دەقاتی شوێنە حکومیەکان خزمەت دەکات لە ڕووی ئەخلاق ڕەوش پەروەردە ئەتەکێت بەڵام یاسا و ڕێسای خۆیان جیاوازە داراییان جیاوازە عوتڵیان جیاوازە مەرجەکانیان جیاوازە خزمەت گوزاریان جیاوازە چوونە دەرەوەکانیان جیاوازە بە هەموو ئەمانە کەم تا زۆر وای لێ دەکات کە ئەو جیاوازیە دروستکە کە تەمەنا دەکەین وای لێ بێت جیاوازی طبقی دروست نەبێت ئەوە بۆ خۆی گرنگە وای لێ بێت تۆ بۆ نمونە لە ئەهلی زۆر خۆت بە موین بزانی مش ئەگەر لە حکومی زۆن بخۆم بە فەقیر و هەژار بزانم تۆ لە شوێنی باش و چاک وەرگیری بەڵام من لە هیچ شوێنی وەرنەگیرم تۆ زانکۆ و پەیمانگا باوشت بۆ بکاتەوە بەڵام من هیچ نەگرێتەوە کاتە من لە ئاخیرا زوڵمکردن لە منداڵی شەهید و فەقیر و هەژار و نەدار و هەموو ئەوانی کە بە درێژایی 30 ساڵ کوردایەتیان کرد و ئەم ڕۆژە خۆش و ئارام و ئاسوودیان بۆ ئێمە دروست کرد کە کەم تا زۆر بە ئیسراحەت دەتوانین ئەم بەرنامەی تیا بکەین